پارتی بەجێما و کۆمیسیۆن ڕێکارەکانی ئەنجامدانی هەڵبژاردننی چڕ کردەوە و بەغداش پشتیوانی لێ دەکات. پارتی قەوارەی کوردستانی خستۆتە بەردەم مەترسیەکی گەورە و ستاندەر سیناریۆ چاوەڕوانکراوەکان ئاشکرا دەکات. عێراق دەست بە دابەشکردنی موچەی مانگی چواری خانەنشینان دەکات. لە هەرێمەیش چارەنووسی موچەی مانگی سێنا دیارە. سڵاوتان لێبێ، ستاندەر نوویستان پێشکەش دەکەین. دوای تەواوبوونی وادەی تۆمارکردنی کاندیدان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان لیستی کاندیدانی خۆی پێشکەش نەکرد و کۆمیسیۆنیش ڕەتی کردەوە جارێکی تر مۆڵەت بداتە ئەو حیزبە ماوەی پێشکەشکردنی لیستی کاندیدان درێژ بکاتەوە. بەم شێوەیەش بێت پارتی لە پرۆسەی هەڵبژاردننی کوردستان بەجێما و ئێستا وەک لایەنێکی بایکۆت کار مامەڵەی لەگەڵ دەکرێت. بە گوێرەی زانیاریەکان بەغدا سوورە لەسەرەوەی کە دەبێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆی لەدەی حوزەیران ئەنجام بدرێت و نابێت گوێ لە پارتی بگیرێت. کۆمیسیۆنیش هەر ئەمڕۆ بڕیاریدا 6 نیسانی ڕۆژی ئەنجامدانی تیر و پشک بێت بۆ ژمارەی قەوارە سیاسیەکان. پارتی دیموکراتی کوردستان بەهۆی بایکۆتکردنی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە بەڕێوە دەچێت، چارەنووسی کوردستان دەخاتە بەردەم مەترسیەکی گەورە. لەبارەی سیناریۆکان چاودێران پێیان وایە سیناریۆ یەکەم ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان ڕێگیری لە دانانی سندوق لە هەولێر و دووهۆک بکات کە بەمەش کوردستان دەخاتە دوو ئیدارە و ئەگەری هەیە بەغدا دەزوەردان بکات بۆ ڕێگری لەو هەنگاوانەی پارتی. سیناریۆی دووەمیش ئەوەیە ئەگەر هەڵبژاردن جارێکی تر دوا بخرێت، شەرعیەتی قەوارە و دامەزراوەکانی هەرێمی کوردستان لە ناوەخۆ و دەرەوەش زیاتر لاواز دەبێت. کۆمەڵگەی نێودەوڵەتیش ئاستی مامەڵەی لەگەڵ کوردستان زیاتر دەهێنێتە خوارەوە. بەغداش زیاتر دەرفەتی لە قالبدانی دەسەڵات و بچووکردنەوەی قەوارەی هەرێمی بۆ دروست دەبێت، بۆ ئەمەش ئەگەری دەزوەردانی دادگای فیدراڵی دەبێت. عاسم عەبدولستار یاریدەدەری بەڕێوەبەری دەستەی خانشینی عێراق ڕایگەیاند بەکارەکانی خەرجکردنی موچەی خانشینی مەدەنی و سەربازی بۆ مانگی نیسان تەواو کردووە. ئەوەشی خستەڕ و ئەو خانشینانەی کە نامەی کورتیان پێدەگات سەردانی شوێنەکانی ئاڵوگۆڕکردن بکەن بۆ وەرگرتنی موچەی خانشینیان. دابەشکردنی موچەی مانگی چوار لە عێراق لە کاتێکدایە لە هەرێمی کوردستان دابەشکردنی موچەی مانگی دووی فەرمانبەران تەواو نەبووە و تاوەکو ئێستا هیچ وادەیەکیش بۆ دابەشکردنی موچەی مانگی سێ دیار نییە. ستاندەر نویزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.